ام هاوڕێیانە دەیانوت گەردەنیمان ئازا کردوشتی وە هەیە؟ ئەرێ والله ماکی ئەوە دز هەر چوو خەلاص چ بکەم وەڵامە سبێنێ هاتن مەدیت ڕون وڕون و ڕیژاندن ڕون حەفارێ ڕژاندرا و باتری بربوون و ڕونجی ڕژاند بوون تاماشا کرد مەدی ڕون ڕژێ مەگوتەکی قاپاڵی کرد مەدی باتری و کێبل و ما کێبل و هەمی بەردەبوون چەند پاتری لەسەر بوو؟ ئەوە دوو حەفارە هەر حەفارێکێ دوو باتری چار باتری 4 پاتری لە هەردووکە باش پاتریەوە سعرەوە چەنە؟ والله تقريبا هر يك 225,000 يعني دو حفاره 450,000 نا يكم جاره جارە ئەولیا جاره اولياء باشە شوێنەکەتان حرەسی لێ نییە ئێوە لێرە چ کار دەکرێتن؟ والله او تيكله دبي ناوشار هوليري في جاده دروس دكن حرەسیشتان حرس ما حرس نعم نيه هيش نيه والله قلب ليري نامني بس حفاره ليري دمني بەس حەفارەیە بس حفاره حەفارەیە دو حفاره باشە بس حفاره ليري دمني سکالاتان تۆمار کردووە؟ نعم و بخۆشی دیفچۆن نەکردە بزانن کیە ڕووداوەکە نعم چۆن نعم هيك ما كي هو دز هر شو خلاص شبك باشە ئەم هاوڕێیانە دەیانوت گەردەنیمان ئازا کردوشتی وە هەیە؟ أري والله چۆن؟ والله اگر محتاج بي بريدي قردني ويا ازادي ما تشبيجن ويا